مامۆستا ڕۆڵی پەیمانگەی هونەرە جوانەکان یان کۆلێژی هونەرە جوانەکان چییە لە دروستکردنی هونەر و هونەرمەند؟ ئەگەر بە شێوازێکی زانستیانە و سیستەماتیکانە بڕوا بڕێوە گەورەترین شۆڕشە بەرپا بووە لە کوردستان. بەڵام بەداخەوە تو دەبینی مامۆستایەکان کە خۆشم فترەیەک لەوێ بوومە لە نەوەتەکان پێش بڕۆمە ئەوروپا، مامۆستا تو لژنەی دادنێ قوتابی وەردەگری چ قوتابیەک وەردەگری ئەوەی کە تۆپە وانێ لە هەمووی باشترە دەو شارێک چێ ئەوی هەڵدەبژێری لە هەموو ڕۆیەک ئەوە زوو پێدەگا زوو ناو دەداتەوە. بەڵام تو وەختەچی دەبینی سی قوتابی دووەرگرتیە کە دەستە وەزارەتی پەروەردە ناوەکان هاتیتەوە دەناوی ئەتو هەڵبژارە لێ فڕێدرایە دەی خۆیانیاندانایە کە هیچ فڕیان بەسەر هونەرەوە نییە. ئەوە قەت پێش ناکەوینەمە بزان دەرێم لەسەرەوە دەبی خاوێن بی جۆگەکە ئاوەکە لە کانیەکەیەوە کە خاوێن بوو هەر بە خاوێنی دێتە خوارێ. بەڵام ئەگەر لەسەرەوە ئەوە خراپ کرا ئەوە چۆن دەبیشتیوە؟ تو ئەو مامۆستایانە تەکلیف کردی لە ژنەت دانایە بە پسپۆری خۆیان مەجموعە خەڵکە چیان هەڵبژاردێک کە تۆپن تو دەی دوایە تێکی دەدەیت سەقەتی دەخێناوێ ئەوە پێش ناکەوی هونەر چونکە سەقەتەکە لە تەنیشتی دانیشتی ئەو تەمرین دەکا دەیە پێشکەوی ئەو ساری دەکاتەوە دەرێکە دەبەسە بەسە بچین پیاسەشی بکەین هەستە بڕۆین دانیشین